سڵاوتان لێبێت. ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستان باس لە ڕێکەوتنی نێوان پزیشکان و دەرمانخانە و تاقیگەکان دەکرێت و بەشێک لە هاوڵاتیان دەڵێن لەلایەن پزیشکانەوە ناچار دەکرێن لە دەرمانخانە و تاقیگەیەکی دیاریکرا و دەرمان بکڕن و پشکنین ئەنجام بدەن. تەنانەت بەرپرسانی باڵای تەندروستیش نکوڵی لەم ڕێکەوتنە ناکەن و دەڵێن بە دڵنیاییەوە ڕێکەوتن لە نێوان پزیشکان و دەرمانخانە و تاقیگەکاندا هەیە. زووم جارێکی دیکە ئەم پرسەی وروژاندەوە لە سامان بەرزەنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی پرسی وەکو وەزارەتی تەندروستی چیتان کردووە بۆ ڕێگری لەم ڕێکەوتنە کە سەرنجام بە زیانی نەخۆش کۆتایی دێت. وەزیری تەندروستی لا وەڵامی زووم داگوتی بەڵێ ئەم پرسیارە زۆر گرنگە، ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە ناچار نین لە هەمان دەرمانخانە و تاقیگە دەرمان بکڕنەوە پشکنین ئەنجام بدەن بەهۆی ئەوەی پزیشکێک یاخود کارمەندێک لێوەی نزیکە، بەڵکو ئازادن لە هەر شوێنێک دەرمان دەکڕن. دکتۆر سامان بەرزەنجی گوتیشی دڵنیاتان دەکەینەوە ئەم بابەتە قبول ناکەین و لا وەزارەتی تەندروستی سندوقی سکاڵا و هێڵی گەرم هەیە و لە هەر حاڵەتێکدا هاوڵاتیان دەتوانن پەیوەندی بکەن و سکاڵای خۆیان تۆمار بکەن. سەبارەت بە ڕێکەوتنی بەشێک بزانە ئێمە زۆر جار سکاڵایەک بەڵێ ئەم پرسیارە زۆر گرنگە، ئەمە بەشێکی پەیوەندی بە لێکۆڵینەوە و سزا هەیە تا ئەو دۆکومنتە و ئەو بەڵگەی دەست دەکەوێت. من لێرە بە هاوڵاتیان دەڵێم بە پرسیارێکی گرنگە دوورژان، ئەو پرسیارە گرنگە تکا لە هاوڵاتیان دەکەین، هاوڵاتیانی بەڕێز. دوو پەیاممان هەیە ئەمڕۆکە. یەک، هیچ هاوڵاتیەک ملزەم نییە بە زۆری و بە زۆرە ملێ ئیلا لە هەمان دەرمانخانە لە هەمان کۆمەڵگە لە هەمان تاقیگە لە هەمان ئەشع و سۆنەر بیکا کە پزیشکێک لێوەی نزیکە یانش کارمەندێک لێوەی نزیکە یان هەر بەشێشتر ملزەم نییە هاوڵاتی ئازادە هەر چێندەر مختبەر سەیدەڵیا تیشک هەر شتێک هەتتا نەشتەرگەری و نەخۆشخانە هەلیەکان. بۆیە بە زۆری و بە ناچاری هاوڵاتی مەجبور بکرێت لە شوێنێک دەرمانەکە بکرێت، ئەمە دەچێتە بابەتی گوماناوی و بابەتێکی کە خوا نەخواستە ئەو تەنسیقاتی بەڕێز پرسیار دەکەین. بۆیە لە هەر بەڵگەیەکی ژێمە سندوقی گەرمی هێڵەکانی گەرم و سندوقی سکاڵامان هەیە، هاوڵاتی دەتوانێت سکاڵا بکات. دڵنیاتان دەکەمەوە قبول ناکەین چکەمە ئەمە لایەنە سزایەکەی لایەنێشتر لایەنی وجدانیە. بەڕاستی من نازانم ئەگەر کەسێک بناچاری نەخۆش بک بچێتە شوێنێک ئەو دەرمان و پێداویستی مختبەرە بکە لە ڕووی وجدانەوە لە ڕووی ئەمەش ینی لە ڕووی مرۆڤایەتیەوە قبولکراو نییە. پەیامی دووەم تکا لە هاوڵاتیان دەکەین کاتێک نەشتەرگەریەک ئەنجام دەدا خزمەتگوزاریەک ئەنجام دەدا دەتوانێت بەپێی ئەو ڕێژە و ئەو نرخ و ئەو سیستەمەی دانراوە لە نەخۆشخانە ئەهلیەکان دەتوانێت لەوێ پارە بدا، پێویست ناکات لە دوو شوێن پارە بدا، لە نۆڕنگەیەک پارە بدا، لە شوێنێشتر جارێشتر لە نەخۆشخانە هەلیش پارە بدا، تەنها لە نەخۆشخانەی هەلی دەتوانێت پارە بدات. زۆر سوپاستان دەکەم. دەست خۆش دکتۆر. هەر لەبارەی ئەم پرسەوە سەرەتای ئەم ساڵ سەباح هەورامی بەڕێوەبەری گەشتی تەندروستی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەاندبوو با دڵنیاییەوە ڕێکەوتن لە نێوان پزیشکان و دەرمانخانەکاندا هەیە. ئەم ڕێکەوتناش لە سەرشانی نەخۆشە. سەباح هەورامی گوتوبووشی تەنانەت لا سەدا هەفتای ئەو پارانەی پزیشک و دەرمانخانەکان وەری دەگرن پارەیەکی حەڵاڵ نییە. بەداخەوە منم قسەیەکەم ئەمە تەنها بۆ پارێزگای سلێمانی نییە، لە هەموو عێراق ئەگەر لە ڕووی دینیەوە سەیری بکەین زیاتر لە سەدا هەفتای ئەو پارەیە کە پزیشکان و پزیشکانی دەرمانساز و حتا ساحب بیناکانی وەریەگرن پارەیەکی حەڵاڵ نییە، لەبەرەوەی کە بەداخەوە ئێڵێم ئێمە چەند جارێکیش باسمان کردووە بە دڵنیاییەوە ڕێکەوتن لە نێوان پزیشکان و پزیشکانی دەرمانسازەیە لەسەر ئاسی هەموو عێراق و ئەم ڕێکەوتنەش لەسەر شانی نەخۆشە. بەداخەوە تا ئێستا نە حکوومەتی هەرێمی کوردستان نە حکوومەتی عێراق نەیتوانی ئەم بابەتە کۆنتڕۆڵکە. لەبارەی چارەسەرکردنی ئەو کێشەیە هەرەوکات بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەاندبوو کە چارەسەری ئەم بابەتە زۆر ئاسانە، دەتوانرێت لە ڕێگەی یەکخستنی نرخی دەرمان و پشکنین لە هەموو دەرمانخانە و تاقیگەکان ئەم کێشەیە چارەسەر بکرێت و کۆنتڕۆڵ بکرێت. ئەو کاتیش ڕێکەوتنی نێوان پزیشکان و دەرمانخانە و تاقیگەکان هیچ ڕۆڵێکی نامێنێت.